مناڵانی خۆشەویست، ئەمڕۆ وەکو پەیمانم پێتاندا بوو چیرۆکێکی ڕاستەقینەتان بۆ باسەکەم. کەسی وای دووبارەبوونەوەی و جۆرە چیرۆکانە ناخوازێ. پەیمانم بە دایکمدا بوو ئەم چیرۆکە بە تەواوی دنیا ڕابگەێنم. باسی ڕۆژانێکی پڕ لە خۆشی و ناخۆشی، باسی ئەو زوڵم و زۆرەی کە لە نەتەوەکەمان کراوە. مناڵانی خۆشەویست، ئەو ئارامیەی ئەمڕۆ هەمانە بە زەحمەتێکی زۆر بەدەستمان هێناوە. مێژووی کورد پڕە لە داگیرکردن و زۆردارانێک کە چاویان لە خاکی وڵاتەکەمان بڕیوە. هەر کاتێک دەنگمان هاتبێ بە ئاگر و ئاسن وەڵاممان دراوەتەوە. ئەمڕۆ ئێمە لەو ئاسایشەداین، نابێت لە پاراستنی وڵاتەکەمان غافڵ بین. ئەبێ ئەمڕۆ بەهێزتر و وریاتر بین بۆ پاراستن و بۆ پێشکەوتنی وڵاتەکەمان. ئەم چیرۆکەی کە منەی گەڕمەوە لە ساڵی 1970 ڕوویدا. قوتابیە خۆشەویستەکان، ئەمڕۆ بەشێک لە مێژووی پڕ لە نەهامەتی وڵاتەکە بۆ ئێوە باسەکەم. ڕۆژێک لە ڕۆژان گوندێک هەبوو بە ناوی قەسرۆک. قەسرۆک سروشتێکی ەجگار جوانی هەبوو، پایزانی پڕ لە دەنگی باران بوو، ڕەنگی جوانی گەڵاکان، زستانی پڕ لە قاقای مناڵان لە یارینێ و بەفردا، بەهارانی پڕ لە دەنگی باڵندە و چرۆی داران و هاوینانی خۆش بەهۆی سێوی زەرد و سووری قەسرۆکەوە. مناڵە شیرینەکان، خەڵکی قەسرۆک زۆر دڵخۆشن بەیەکەوە، وەک بنەماڵێکی گەورە پێکەوە ژیان. خەڵکی قەسرۆک زۆر دڵسۆزانە بەهانای خۆشی و ناخۆشی یەکترەوە چوون. زەماوەند و ڕەشبەڵەکە گیرا و دەنگی خۆشی گۆرانی کوردی هەموو چیاکانی دەوری قەسرۆکیان پڕە کرد. بەڵام بەداخەوە ئەم هەستە جوان و پڕ لە پێکەنینانە دێوی ڕەشی ترس و فرمێسێک جێگانی گرتەوە. ڕەنگە بپرسن هۆکارەکەی چی بوو. مناڵانی خۆشەویست، لەو ڕۆژگارەدا خاکی زێڕینی کوردستان لەژێر دەسەڵاتی دیکتاتۆرێکی خراپەکارا بوو. ترس و بێدەنگی قەسرۆکی داگرت، چونکە جەلادەکانی ڕژێم ئەو کات بە پێشێلکردنی هەموو جوانیەکانات نەناو گوندەکە و داهاتوویەکی ڕەشیان لەگەڵ خۆیان ناهێنا.
خۆشە مامە. ئاوەرە قالە وەرە دەی سڵاوە لێ بە مام خدر باشی؟ سڵاو لە تۆ پیاوی قۆس وەرە چایەکمان لەگەڵا بخۆرەوە بۆ چۆ ڕۆی تۆ واز لە چاخواردن بێنە مامە خدرجان بۆ نایت لەگەڵمان تۆزێڵ پەڕی دەیەستە وەرە کاکە گیان من ێستا پیر بووم وەک تۆ گەنج نەماوم ئەو کاتە زۆر هەڵەپەڕیم کە کوڕ بووم ئەو قسەیە چێ مام خدرگیان تۆ هێشتا گەنجی بۆ نایەتە ناو هەڵپەرکێکەوە شای کوڕەکەتە هەسە مام خدرگیان دەی هەموو چاوەڕێی تۆن نوخشە بێ لە تۆش کوڕم بەڵام باوەڕکە من ناتوانم زۆر هەڵپەڕم هەر بژی مام خدر هەر بژی ئاگاگیان ئادەی کوڕە شیرینەکەم بزانە و ئاوە کوڵاوە لە منجەڵەکەیە دەی ئەمڕۆ بەنیازم دۆکڵوتان بۆ بکەم بەسەر چاودایەگیان چاوەکانە خۆش بێ کوڕە شیرینەکەم سپاس کە هاوکاری مەکەی تۆزێکی ماوەدایە هێشتا نەبووتە سەد پلەی گەرمی تا بکوڵێ کوڕم بلەو شتانە نازانم سەد پلەی گەرمی چییە بە قوربانم لەو شتانە نازانم دایەگیان مامەساکەمان ئەیوت ئەو لە گەرمی سەد پلەیا کوڵێ دەی باشە کوڕە شیرینەکەم دەستەکانە خۆش بێ ئافرین بۆرە بەسێتی ئەو نەمەوەڕە ئیتر بێزار بووم ئارام هاتۆ بە دوامە کوڕەکەم ئەوە دیسان بابۆڵەکە و لەبیر چوو بابڵێکی دایە وەرە با بە گوێتا باشە دایەگیان خوافیز خواد لەگەڵ کوڕە شیرینەکەم خوا حافیز دەبێ ئەی ژان دووشەش سلام علیکم عەلەیکە سەلام بەخێر بێ سڵاو وەسە حەسەنم کاتەو باش سەلام برام بەخێر بێن ئەوە بۆ دیانین کاکە فەرموو دانیشتن با چاکتان بۆ تێکەم دەست و چاوە خۆش بێ وەسە حەسەن زۆر بەخێر بێن کاکە گیان ئەرەوە پێم بڵێن ئێوە لە شۆن دەنگ و باستان ئیش و کار لەگەڵ ئیش و کارا چۆن کوڕم پێم بڵێن شکر بۆ خوا مام خدرجان ئێمە باشین ئەی باشە دەنگ و باسی ئێوە چۆنە وەڵا کاک عەلیجان منی ژنم بۆ ئارازی کوڕم گواستە و ئاهەنگێکی زۆر زۆر خۆشمان بۆ کرد بەڵام بەخوا جێگەی ئێوە دیار بوو براکەم زۆر باشە پیرۆزە کاکە ژیان وەڵام مام خدرەوەی ڕاستی بێ هەواڵێکی خۆشم پێ نییە باسی هێرشی ڕژێمی عێراقە ڕژێمی عێراق ماوەیەکە دەستی کردو بە کوشتاری خەڵکی هەندێک لە گوندەکانی کوردستان خەڵکیشی زۆریان بێسەر و شوێن کردووە و تەنانەت ڕەحمیان بە ناڵەکانیش نەکردووە تەنها قسەتان بۆ ئەم خەڵکینە بڕۆن خۆتان ڕزگارکەن لەوانەیە بەم زوانە بگەنە ئێرەش مناڵە عزیزەکان پێویستە هەمومانەوە باش بزانین ئەگەر بمانەیە بە ئامانجەکانمان بگەین سەرەتا بێ بزانین ئامانجەکانمان چین پێشکەوتن و سەربڵندی و تێپەڕکردنی خۆناغەکانی زانست بەڕای من گەورەترین ئامانجن
بۆ ئەوەی بۆ ئامانجەش بگەین سەرەتا بێ بزانین هەریچە لە ئێمە لە چ بوارێکە شارەزاین یا ئارەزومان لە چ بوارێکی زانستی هونەری ئەدەبی یان وەرزشیە زۆر گرنگە کە ئێوە بتوانن توانای خۆتان بدۆزنەوە پەرەی پێبن هونەرمەند ئەندازیار وەرزشەوان دکتۆر مامۆستا بازرگان و زۆرشتی تر کە کۆمەڵگەکەمان پێویستی پێیانە مەرجنی هەمووتان ئەندازیار بن مەرجنی هەمووشتان دکتۆر بن کۆمەڵگا پێویستی بە زۆرشتی ترە بەڵامە بێ هەریەکێک لە ئێوە هەر بەشێکتان هەڵبژارد و یان حەستان لێتی هەوڵ بن لەو قۆناغا باشترین و بەرزترین پلە بەدەست بێنن بەرزترین پلە لە ئاستی جیهان لەبیرتان نەچێت هەمیشە هەنگاو بەرەو یەکەم بوون هەڵبنێن و هەموو کات بیر لەوە بکەنەوەکە بێ ببنە جێی شانازی بۆ خۆتان و خێزان و وڵاتەکەتان ئەوە ئێوەن کە داهاتوی وڵات دروستەکەن وەکو زۆر مناڵی ترکە لە پارچە جیاجیەکانی دنیا خەریکن بۆ پێشکەوتنی خۆیان و وڵاتەکەیان ئەنگاوەنێن لەوانەیە ئەوان ئەوەنگاوانە زۆر بەتوندی و بەپەلا هەڵبنێن بۆیە داواتان لێ یەکەم ئەگەر ئەوان بەرەو پێشکەوتن بە خێرایی هەنگاوەنێن ئەبێ ئێوە خێراتر بەرەو پێشەوە بچن ئەمە چێبڕکێیە و ئەبێ ئێوە یەکەمی ئەو چێبڕکێیە بن مناڵە شیرینەکانم هەوڵ بۆ دۆزینەوەی توانەکانتان بن ئەو توانایانەی وا حەستان لێتی بۆ ئەو توانایانەی کە لێیان ماندوو نابن هەر کات کە گەیشتن بە بەرزترین پلە لە بواری پسپۆری خۆتان بوو بە گەورەترینی وا و ئامانستان ئەو ڕۆژەیە کە لە پێشکەوتن نزیکە بینەوە و بەرەو ڕوویەچین ئەمڕۆ لە بەیانیوە خەڵک باسی هاتنی بەعسیەکانەکەم بۆ ناو دێ من بڕوا ناکەم توانن نێرە بدۆزنەوە گوندەکەی ئێمە زۆر دوورە ئەیوانیە مامۆستا تۆڵێکی بەهێز و توانای خۆم بەرامبەرێنەوەسم هەر کات بگەنە هێرەسەکانیان تێکەشکێنم ئاگا تۆزی لەسەر خۆ ئەو بووە بەفەلا ڕۆی ئەرێ بەڕاست ناوی ئەو کتێبی مامۆستا خوێنیوە چی بوو؟ ناوی کتێبەکە کتێبی ملوانکەی شین بوو مامۆستا کتێبی بە سوودی زۆرە ئەزانی؟ گوا خۆ لە شعرەکەیا باسی ملوانکەی ناکرد باسی قوتابخانەیە کرد ئەوە کتێبی شعرە ناویەکە لە شعرەکانی ملوانکەی شینە ئێت خوا بەڕاست؟ بەڵێ بەڕاست کاکە تۆ وازە قسانە بێنە ئەزانی جانتاکەم چیتیە ڕاکە بابشانە بم هەنێک لەو ڕسمانم زۆر پێجوانە ئەو ڕسمەی تۆ مام خدریش زۆر جوانە خۆشم هەمیشە قۆز و ڕێک و پێکم ڕسمی تریشم هەیە لە ماڵەوەن ئەزانی لە مەکتەب باسی چیانە کرد؟ ئەزانم باسی ملپێچەکەی منیانە کرد ئەیانوت زۆری لێ جوانە ئارامە قۆز ئارام تۆ هەموو شتێ بەگاڵتە وەرەگری باسی ڕژەمی عێراقیانە کرد نادڵنیا بە باسی ملپێچەکەی منیانە کرد زۆر زوو هەواڵی هێرشی بەعسیەکان کەوتە ناو خەڵکی دەنگۆی پەلامارە بێبەزەیەکانی ئەو ڕژێمە بڵاو بووە هەموو خەڵکی لادێ سەبارەت بە بابەتی هێرشەکە قسەیانە کرد ئەم هەواڵە هەمووانی نیگەران کرد چونکە پێشتر شتگەلێکی دڕندانی هاوشێوەی و پەلامارانیان بیستە بوو بەڵام خەڵکی ماندوونە ناسی لادێ دەستیان لە کار هەڵ نەگرت و لەسەر مەرزەکان بە ئیشوکاری خۆیانەوە سەرقاڵ بوون و ژیانیان بەردەوام بوو دەنگ و زریقەی مناڵان لە کۆڵانەکانە بیسترا و بۆنی نانی تازە لە ناو تەنورە گەرمەکانەوە هات و بە نێو کوچە و پەناگەی کۆڵانەکانە بڵاوە بووە دەنگی باو خشەخشی گەڵای دارەکان زیندووبوونی بەڕۆح هەبەخشی و بۆنی شکۆفەی گوڵەکان هۆشی مرۆڤەکانی نەدەهێشت ئاگا ڕسمەکان مەیتەوە بیخەمەوە ناو ئەلبومەکەی ڕۆژین ئەگەر ئەو بزانێت لە ناو ئەلبومەکە دەرمهێنا و زۆری پێ ناخۆشە بێ بۆ مەگە ڕسمەکانە بەدزیەوە هێنا نا بەدزیەوە دەرم نێنا ئێ بەڵام پێشم نەوتووە کەواتە ڕاوەستە با بدەمەوە هاوەش ڕسمەکانە دەست خۆش ئاگا ئەم ڕسمەیان بوو تۆ ئارامەوە چێکی ڕاوەستە تۆ لە گیانی خۆ بێزاری؟ ئەی هەڵگورتە لە بیر نییە چی لێ هات؟ پێم بڵێ بیرە نایە؟
بەڵام ئەو سەگەکەی بەرمین کەوت و قاچی پەڕیوە ئێخۆ من ئاژەڵنی من مرۆڤم مەترسە مین لەوە تێناگە ئاژەڵی یان مرۆڤی پێی لە سەردانی ئەتەقێتەوە لەوانەیە بچی قاچێکە نەمێنێ ئەو کاتە چۆن ئەتوانین هەتا ماڵەوە کێبڕکێ ڕاکردن بکەین ئەو ڕسمە لەبیر خۆ بەرەو منیش لەبیر یەکەم وەرە تا هەردوو قاچە پێوەیە هەتا ماڵ و کێبڕکێ بکەین سڵاو دایکجان سڵاو کوڕە شیرینەکەم یەخوا بەخێر بیتەوە ماندوو نەبی دایکجان قوربانێ بم دەنگ و باس چییە بەس خۆشی و دایکجان شتێکی وان نییە دەی باشە کوڕەکەم لەخوا بەزیا بێ من زۆری لاکم خواردن ئامادەیە دایە ئێستا ئامادا بێ کوڕە شیرینەکەم مەهاباد کچم هەواڵی ڕێبواری زاوام چییە لەگەڵ ئیشوکارەکەیە چۆنە ئاسوودەیەک چەکەم شکر زۆر باشە باوکە گیان ئەوە بەهۆی ئەو ئیشۆیە باردۆخمانەوە باش بۆ ژیان بەڕێەکەین دایگیان لە زەماوەندەکەی ڕۆژین و ئاری زۆر سێری یەکتریانە کرد وابزانم یەکتریان خۆشەوێ نازانم لەوانەیە باوکتمە مەحمەد باشتر ئەو بابەتە بزانن وانیە پیاوەکە وابزانم باوکم کەیفی پێ نەهات دایکە فەرموو چاکە بخۆرەوە دەستەکانێ خۆش بێ و ماندوو نەبی ببوورە تۆ شتێکەوت من جۆم لێ نەبوو وابزانم باسی ئاهەنگ و ڕۆژین و ئاری ئەوانەیە کرد وایە خەریک بوو ئەمانوت ئاریش وەختی ژنیەتی پیاوەکە وانیە بۆچی نەوتفەکان بۆ بێنە بزانم چی بووە دەنگی گورێگیە گورگەکان هاتوون هیچ دیارە هیچم لێ دیار نییە بەڵام دەنگیانیەت ئاگاوەرە ژوورەوە یانا باوکەگیان هیچ نی هەڵهاتن بۆرە ڕاوینان باشە پیاوەکە خۆت و هیچ کاتێ بۆ ڕاونانی گورگ دەستی بۆ چەک نەبردووە ئەوە چی بووە؟ کاکە ئاری کە تۆ خەوتو بووی گورگەکان هاتبوون بۆرەش زۆر ئازانە پێیان وەڕی و هەموویانی ڕاونا ئێسەش بە گوێ منەکەی تا خەوکە و نەزراوە بڕۆ بخەوەرەوە سڵاو کوڕەکەم بەیانیت باش ڕۆڵە ئەوە تو هێشتا خەوتووی؟ دوێنێش و دەرسمە بوو تۆزێ درەنگ خەوتم ئاگا وا دنیا بەرەو ساربوونە ڕوا ملپێچێک لەوێ لە ملی کەبانە خۆش نەکەوی ویستی شقۆسروی ئەتوانی پرچ وەکو من شانە بکەی ئەفەنی هەتا بارانەکە ئەو ملپێچەتی لێ تەڕ نەکردیت و ئەو داهێنانە جوانەی قشتی تێگنیاوە وەرە بچینە شوێنێکەوە کە تەڕ نەبین دایک مەڵێ لە هەوای باراناویە ئەبێ چێشتی بارانی بخۆی چێشتی بارانی چییە ئاگا تۆش جارجا قسەی سەیرەکەی چێشتی بارانی وەکو نیسک وەکو شێلم و پاقڵی کوڵاو ئاگا ئەوانە خواردنی بەتام نین
زۆر بەتامن زۆریش بەسوودن. حەزەکەم کە چوومۆ دایکم یەک مەنجەڵ نیسکی لێ نابێ. زۆرم حەز لە بۆنی بارانە. حەزەکەم بەردەوام بۆنی بارانم بۆ بێ. تەنانەت ئەو کاتانەی کە خۆریش بە ئاسمانەوەیە. مێشک لە کارکەوتو خۆر بە ئاسمان و بێ باران نابارێ. مەبەستمەوە بوو ئەوەنە حەزم لە بۆنی بارانە پێم خۆشە هەموو کاتە بۆنی بارانم بۆ بێ. ئاڕاوەستە ئاڕاوەستە بزان بە کێڵی مێشکە لە کارکەوتووە. دەڕاوەستە بزانم دەڕاوەستە. تا بێ خۆشەویستەکان قەت ڕۆژە بیر لەوە مەکەنەوە کە لەبەرەوەی ئێوە لە گوند دەژین یان لە شارێکی گەورە ناژین ناتوان پێشکەوتوو بن چونکە ئەوەی کا بێتە هۆی سەرکەوتنی ئێوە ئەو کتێبانی بەردەستانە. ئەو مناڵی وا لە شارێکی گەورە چێتە مەکتەب هەر ئەو کتێبا خوێنەکە ئێوەی خوێنن. ئێمە کەسایەتی زۆر گەورەمان هەیە کە وەکو ئێوە لە گوندەوە خوێندنیان دەست پێ کردووە و ئێستاش لە گەورەترین پلەکانی زانستا خەریکی کاری گەورەن. باڵندە جوانەکانم هەڵفڕن و لە شەقەی باڵ بن و ناوی بەرزی وڵاتەکەتان ببەنە ئاسمان بەرەو بەرزترین خاڵی ئاسمان باڵ بگرن و ئاگاداری ئەو باڵە ناسکانەتان بن و قەت ئەوەتان لەبیر نەچێ باڵەکانی ئێوە کتێبەکانتانە. بیرتان نەچێ بەردەوام بن. ئەوە چی بوو گۆلۆ تەنگە بوو؟ ئەو باوکمە ڕۆژینن خەریکی ڕاهێنانی نیشان شکێنین. زۆرم پێخۆشە سێری ڕاهێنانەکەیان بکەم. ڕاکە بزانین کاممان زووترە گەین. ئاگا من ئامادە نەبووم ئەو تۆ فێڵە کرد لە من. بینیت؟ واو پێویست ناکە خۆتام شارنەوە هەستم بیبینن شێرەکچەکەم چی لەو شوشانەکات دەیەستن هەستە من کۆتا ڕایەنانی خۆم پێشکەشەکەم بە برا جوانەکەم ئارام و کوڕەمامی خۆشەویستم ئاگا بۆیە جوان سەیریکەن. جوانە ئەگەر خۆتانە ناو گژوجیایە شارنەوە لەوانەیە بە هەڵە لەگەڵ ئاژەڵەکان هەبتان پێچین. ماوەیەک پێش ئێستا باوکم بزنێکی کێوی ڕاو کرد لە پشت گژوگیا خۆی شاردبەوە. بەڵێ نێم دووبارەی ناکەینەوە. ئافرین بۆ تۆ کوڕی ئاقڵ و ژیر ئێستاش بەیەکەوە چینەوە بۆ ماڵی ئێمە لە مێژە میوانێکی جوان و ئاقلی وەکو تۆ نهاتوە بۆ ماڵمان. ئێستا دوو پەرداخشیر بۆ کوڕە جوانانایەنم. ئەو بزنەکێوی کە پێشتر بۆم باس کردی ئەوە تا سەری بە دیوارەکەوەیە سەیریکە. بەڕاستی زۆر دڵتەزێنە. من هەرگیز حەزم لە ڕاوی ئاژەڵ ناکرد.
ئەوانی ژۆکو ئێمە مافی ژیانیانەیە. زۆر جار پرسیارم لە باوکم کردووە بۆچی ژیان لە ئاژەڵە سەنی؟ بەڵام ئەو تاکو ئێستا وەڵامی ئەو پرسیاری منی نەیاوەتەوە. فەرمو کوڕە جوانەکان بیخۆنەوە. زۆر سپاس. دەی بیخۆنەوە ئاگاکیان بە نوێشی گیانتان بێ. وەی ئاگاگیانەوە ئێستا تێم کردو زۆر گەرمە. وەی نەمزانی گەرمە دەم سووتە. زۆر سپاس مام ئەحمەد. خواحافیز ئارام. سپاس بۆ هەموو شتێک. یاڕەبی بە خێوی ڕۆژینگیان ئەی چەنم بیرکردی باشەوە بۆچی دیارنی کچم. خەزاو لە من کەوێ ئامۆژ نەگوڵچینگیان بەخوا منیش زۆر بیرمە کردی. سڵاو دایەگیان ماندوو نەبی. سڵاو لە تۆش کوڕە شیرینەکەم ئەی کاک ئەحمەد چۆنە باشە؟ ئەو زۆر باش بوو سڵاوی هەبوو بۆ تۆ. یاخوا سەلامت بێ لەگەڵ ئیش و کارەکانیا چۆنە؟ سپاس بۆخوا و ئێستا زۆر باشە. لەخوا بە زیابێک کە زۆر باشە کچەکەم تا ئێرە هاتووی تازە مەڕۆرەوە ئەم شەو لەگەڵ کچەکان بە بۆ خۆت و بەیانی بڕۆرە باشە گیانەکەم. باشە زۆر سپاسی تۆکەم. ئای دەسەکانە خۆش بێ گوڵچینگیان ئەو چایکە بەدەستی تۆ تێکرێ هەموو ماندووبوونیەکی منە حەسێنێتەوە ئەو دەست و چاو خۆش بێ. یاڕەبی هەزار جار نۆشی گیانە بێ پیاوەکە. ئەبێ بە زووترین کات من قسە لەگەڵ ئەحمەدی براما بکەم بۆ ئەوەی دەستی ڕۆژین و ئاری بخێنە ناو دەستی یەکەوە بچن بە دوای ژیانی خۆیانە. والله باشترین ئیشەکەی پیاوەکە. ڕۆژینگیان یاخوا بەخێراتی سەر هەردوو چاوم کچە جوانەکەم سڵاوی من بگەێنە بە کاک ئەحمەد. زۆر سپاس دەکەم گەورەی تەگەێنم. دادە ڕۆژینگیان زۆر ئاگاو لە خۆ بێ. زۆر سپاس ئاگاگیان خوا لەگەڵ. سڵاو ملوانکەکە ئامادەیە گیانەکەم. زۆر باشە دەیکەواتە ئێستا بیکەرە منە. مام خدر ئەوە نەبێخەم مەبە بڕوا بکە ئەو ڕژێمە بەزەی بە کەسا نایەتەوە ئەوەی بۆنی کوردی لێبێ لە ناوێ بە چەندین ناوچەی کوردستانیان فال کردووە کیمیایی لە هەڵەبجەیەوە ئەڵێن نزیکەی 5,000 کەسی شەهید کردووە و چەندین کەسی تریشی دەربەدەر و ئاوارە کردووە بڕۆ هەبێ ئەگەر ئێمەش لەم ناوچەیە نەڕۆین هەرێسا ئەوە ئێمە شەگرن و ئەنفالمانەکەن دوای ئێمە چی بکەی مام خدرگیان دەی تکاو لێکە بە سەبا لێرە بڕۆین. سەبارەت بە دەرچوونی ئێمە لێرە قسەم لەگەڵ خەڵکی ئاوایی و ئەحمەدی برام کردووە. ئەبێ بە زووترین کات ئێمە خۆمان کۆکەینەوە ئێرە چۆڵ بکەین.
ئەحمەد جان کاتیەوە هاتووە کە ئێمە ئێرە چۆڵ بکەین. کاکە جانەوە فەرمانی تۆی هەر فەرمانێ بکەی وایە ئێمە جێبەجێیەکەین. دەیکەواتەوە بە زووترین کات خۆمان ئامادە بکەین و مناڵەکانمان لێرە ڕزگار بکەین. هەندێک کەس لەوێ کە ئەگەڕانەوە بۆ ماڵەکانی خۆیان خۆشحاڵ بوون و هەندێک کەسی تریژ نیگەران بوون. بەڵام مام خەدیری پیر کە بڕیاری هاتنەوەی دابوو لە هەمووان نیگەرانتر بوو. تەنورە ساردەکان دیسان گەرم بوونەوە و بۆنی نانی تازە هەستی ژیان و زیندووبوونیان بڵاوە کردەوە. دیسان مەڕلەوە ڕانن، دیسان ژیان جارێکی تر لە گوند دەستی پێکردەوە. باڵندەکان دیسان ڕویان لە هەوارگەکانیان کردەوە. پەیتا پەیتا خەڵکە گەڕانەوە، بەڵام چاوی مام خدر پڕپرسیار بوون. لە هەمووان زیاتر هەستی بە ترس و دڵە ڕاوکێە کرد. ماڵی مام خدر دیسان گەرم و گوڕیان خستەوە ناو ماڵ، بەڵام ئەم جاریان هەواڵی ناخۆش. چی بۆ قالە؟ ئاراس کوڕم چێ بوو؟ چی ڕوویاوە؟ ماما هاتن ماما! بەو کەس خۆی بە ئاساتێنەوە گەشتە ناو دێ. ئامەد، ئاراس، ئاری، بڕۆن چەکەکانتان هەڵگرن هەر ئێستا کوڕم. باشە بەسەر چاوە باوکە گیان. ئەوان هاتوون ژیانمان لێ بسێنن، ئێمەشە بێت تا خوێنمان تێیە بەرامبەریان بۆستین. فەرمانتە باوکە.
ئەوە شەڕە تەقی و تەقینەوەیە تکایە بۆی زەنگ و هەراک مێنە دەرەوە ئامان تکایە تاوەکو خۆمان ئەگەدارتان نەکەینەوە ئێوە مێنە دەرەوە های ڕۆڵە بەخواتان لەسپێرم خوا ئاگای لێتان بێ لا تختلون، إذا ختلتم ما حد يخلصكم من يا فيصل، حياكم جويدي، اطلعوا من جحوركم. اليوم كلكم تموتون بأمر الرئيس القائد، حرم عليكم تتنفسون، أكررها مرة الأخيرة إذا ختلتم ما تحافظون على حياتكم، اطلعوا يا جبناء، لا تخافون، أنا هم جاي أخفيكم، بس راح أخفيكم بالقبور مالتكم، حتى الله ما يلقيكم. سكان هيك قرية مثل قريتكم كل سهل قتلهم، ما بيها لا صوت كلب ولا صوت رجال. وإذا بيكم رجال خلي يطلع ويجي قدامي. وين الرجال؟ وين الرجال بيكم خلي يطلع؟ اطلعوا يا جبناء. خوايا هاوار أراس قوم وقف على رجلك حتى أشوف رجولتك بلا سلاحك يلا قوم لا أكسر حقك وأكسر كل عظمة بيك راح أقتلك لا تتحرك هسه راح أكتلك بطلقة واحدة يا سلب ئاری کوڕم تۆ بڕۆرە بۆ ماڵەوە تۆ بریناری زانە ئارازی براو چی بەسەر هات تۆپی دەباوەکە لە پەنجەری ماڵەوەی یاوە ئاراز لێەوە تەقەیەکرد لەوانەیە ئێستا پێویستی بە یارمەتی تۆ بێ بڕۆ ئاری جان بێخەم بە من و باوکم لێرین بڕۆ بزانە ئاراز چی بەسەر هاتووە لەوانەیە برینار بوو بێ بڕۆ من ئاگام لێرێ بڕۆ ئاری جان هیچ خەمی یێرە نەوێ من دەرەقەتیانێم بڕۆ بۆ لای ئاراز چونکە ئێستا پێویستی بە تۆیە لا تتحرك عنتر، إذا تحركت أطلق عليك وشل حركتك، راح أصليك وأسويك مثل المنخل. لا تشيلون عنكم عليه، بس يتحرك اطلقوا عليه. يا خضر يا شايب، هسه مو خوش وقت حتى تشيل سلاحك ببوتشي، أي حركة غلط راح أكتل لابنك، ذب سلاحك، ذب سلاحك قبل ما أكتل لابنك. ذب سلاحك.
اليوم كلكم راح تموتون واحد ورا الاخ، ولا واحد منكم راح يخلص من سويدي. روژین! اقتلوهم وحرقوهم، لا تخلوهم ينهزمون، اقتلوهم، ما عند واحد يبقى. ادري هذول ليش ما يخلصون؟ منين يجوا هذول؟ منين؟ قتلوهم وحرقوهم. هسه ليش اتعطلت هالسيارة مو وقتها؟ ما ادري ليش. امشي خلينا نروح ندخلنا الزقارة ونشوف شاكو ماكو. امشي. هەستە دایکیان دەی کوڕە شیرینەکەم بڕۆ تۆ خۆ ڕزگارکە کوڕە نازدارەکەم هەستە پیاوە بچکۆلانەکەم هەستە ئێرە بەجێ بێڵە بڕۆ دەی بە قوربانە بم مەگری بە قوربانە بم کوڕە شیرینەکەم بڕۆ تۆ کوڕێکی ژیر و ئازای ئەزانم تۆ کوڕێکی زۆر مردی بڕۆ کورد بە دنیا بناسیێنە تۆ پێویستە بژی پێیان ڕابگەێنە کە ئێمە چ زوڵ بۆ زۆرێکمان لێ کراوە دەی بڕۆ کوڕەکەم هەستا ئێرە بەجێ بێڵە بڕۆ تۆ پێویستە بژی دەی کوڕە شیرینەکەم
نهڕم دایە من نهڕم من بەجێ و نەهێڵم دایە من زۆرە ترسم دایە من زۆرە ترسم بنەمێ لای تۆ بم دایە دڵم دەقی دایە بۆ ئەمان لێ کرد بۆ ئەمان لێ هات ئاخر چیمان کردووە قوربانی تۆ بم دایە دایە بەخوا منەم شۆم برم قوربانی تۆ بم دایە قوربانی چاو بم دایە زۆرە بیرەکەم قوربانی ئەو دەستانە بم لا تتحركين لبس سلاحك ورجعي لي ورا رجعي مەگری گیانەکەم مەگری گۆرپە جوانەکەم لە باوەشی دایک تا بن و بە ئیسراحەت گیانەکەی من گیانەکەی من ئەوە چێ برسیتە ئێستا شیرتێمە وە خۆ بن و باشە گیانەکەی من
بەیانتان باش میوانە شیرینەکانم هەستن نانوچەی بەیانیم بۆ هێناون. زۆر بەخێر بێن گوڵە جوانەکانم، زۆر لە مێژە میوانی ئاوارڕێک و پێکمان نەهاتووە. ڕەحمیان بە کەس نەکرد، تەنانەت بە ژن و مناڵی بچووکیش هەمومانیان دەست بەسەر کرد و سواری سیارەیان کردین. دوێنێ بۆختانە سرم لەسەر کۆشی دایکم بوو، بڕوا ناکەم هەرگیز وەرگیز بیبینمەوە. تامیەم نانە خۆشەکانی دایکم بیرێنێتەوە. سەرگوڵخان و ڕەحیمەشوانی مێردی کە مناڵیان نەئەبوو بڕیاریاندا کە بۆ هەمیشە ئاگا و ئارام لە لای خۆیان بهێڵنەوە و هەر وەک مناڵی خۆیان بەخێویان بکەن و ژیانێکی پڕ لە خۆشی بۆ خۆیان و ئەو دوو مناڵە پێک بهێنن. بەڵام بەداخەوە ڕۆژێکیان ئاگایان پێم بڵێەوە تۆ چیتە؟ ئارام هەستێکی سێرم هەیە و دڵە ڕاوکەمە. ئەو هەستی سەیری پێ ناڵن ئەو پێوترێ برسێتی ئێمە نیش برسیمە لە بەیانی و هیچمان نەخواردووە. ئەوە بۆ کوێچی بگەڕێرەوە بەرەومە ڕاچم کەمێگەلەکەی بەجێشتووە. ئەو داهێنانە جوانەی قشتی تێکنیاوە وەرە بچینە شوێنە کۆکەتەڕ نەبێت. دایک مەڵێ لە هەوای باراناویە ئەبێ چێشتی بارانی بخۆی. چێشتی بارانی چیە ئاگا؟ تۆش جاژا قسەی سەیرەکەی. چێشتی بارانی وەکو نیسک، وەکو شێلم و پاقلی کوڵاو. ئاگا ئەوانە خواردنی بەتام نین. زۆر بەتامن، زۆریش بەسوودن. حەزەکەم کە چوومۆ دایکم یەک مەنجەڵ ویسکی لێ نابێ. تا بێ خۆشەویستەکان قەت ڕۆژە بیر لەوە مەکەنەوە کە ئێوە لە گوند دەژین ناتوانن پێشکەوتوو بن. ئەوە چی بوو؟ جۆلۆ تەنگە بوو؟ ئەو باوکمە ڕۆژینن خەریکی ڕاهێنانی نیشان شکێنین. بینیت؟
فەرمو کوڕە جوانەکان بیخۆنەوە. مناڵانی هێژا و ژیر پاژە و چیرۆکە پڕ لە خۆشی و ناخۆشی بۆم باسکردن ئەمەوە ڕای ئێوە کەنەوەی داهاتووی کوردستانن سەبارەت بە شتێک بپرسم. هەروەک خۆتان نەزانن هەر تاکێک لەیەوە مناڵانی بنەماڵەیەکن کە بە ڕەنج و زەحمەتێکی زۆر ئێوان گەیاندۆتەوە ئاستی ئێستا هەن. ئەوان بە هەموو بیر و هزری خۆیان بۆ هێمنی و سەرکەوتن و حەز و خولیاکانیەوە هەوڵیان داوە. ئێستا پرسیاری من ئەوەیە، ئێوە هەڵسو کەوتەکانتان لەگەڵ مناڵەکانتان چۆنە؟ مناڵی ئێمە بەڵێ مناڵی ئێوە کوردستانە کە بۆ سەرکەوتن و درەوشانەوەی خۆرەتاوی و ڕنگانەوەی کێڵگە جوانەکانی پلەپایی بەرزی لە ناو جیهاندا کە وەک خواوەندێکە لە جوانی کوردستان پێویستی بە ئێوە. ئێوەن کە بە پاراستنی ژینگە و سروشت و هەتا سەرکەوتن لە ناو ئاستە نێودەوڵەتیەکانی زانست و بە ئەوینی ئاو و خاکەکەتان و بە لەیاد نەکردنی خوێنی شەیدان ئێوە کە بوون بە سومبڵی مرۆڤایەتی دەتوانن کوردستان بخەمڵێن و ناو و ئاڵای لە پاڵ هەموو وڵاتانی بەهێز و توانادا بنن. بە هیوای ئەو ڕۆژە دەست لە ناو دەست بە برایەتی و بەرەو ئازادی هەنگاو بنن.